بە براکانم دەستگیرم فەرموون. بژی ئوستاد دیار. لەسەر بێت هەموو کەس کەسدای هەتا لەسەر بێت هەموو کەس کەسدای بەڵام کە کەوتی کەس ناڵێ هەستای بەڵام کە کەوتی کەس ناڵێ هەستای هیچ کەس لە دڵماوە جێی تۆ نامگرێ هیچ کەس لە دڵماوە جێی تۆ نامگرێ ئاخر کام گەدا جێگای شاگرێ ئاخر کام گەدا جێگای شاگرێ بۆ چاکانی کاکە سامان کاکە سامانی کامری ئەی سڵاو لە دۆست و پەنجەمە مەساوری عەزیز. خواردۆ لە خوێنی دڵێ وڵاوی خواردۆ لە خوێنی دڵێ هیچ کەس لە دڵماوە جێی تۆ نامگرێ هیچ کەس لە دڵماوە جێی تۆ نامگرێ ئاخر کام گەدا جێگای شاگرێ ئاخر کام گەدا جێگای شاگرێ ئەی سڵاو لە دۆست و پەنجەتە
نرم